بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان و خۆشەویستان و ئێمە لە خزمەت کتێبی نایابی مختصر منهاج القاصدین ژیان بەسەر ئەبین. داوامان لە ذاتی پاکی پەروەردگار ئەم کەلیماتانەمان لێ قبوڵ کە ئەم کتێبە نایابە بەشی ئەخیری باسی ڕێگاکانی بەرەو خواچوون ئەکات. زۆرێک لە بابەتەکانمان باس کردووە، گەیشتێنتە باسی محاسبەی نەفس، مراقبەی نەفس. ئیمامی غەزالی فەرمووی هەموو بەیانێک هەستای مشارەتە لەگەڵ نەفسی خۆتا بکە، مەرجدانێ مەرج ئەمڕۆ ئەم عیبادەتانە ئەبێت جێبەجێکەم. ئەنواعی جۆری عیبادەتەکان دابنێ، نوێژەکانم بەو شێوازە بن، نوێژی چێشتەنگاوم بەو شێوازە بێ، ڕۆژوگرتنم ئەمڕۆ بەو شێوازە بێ، ئەوەندە ذیکر بخوێنم، ئەوەندە سەڵەوات بخوێنم، ئەوەندە هەتا کۆتە. دواتر ئاگات لێبێ ئەبێ بە ڕۆژە بە تەواوی مراقبەی نەفسە بکەی، بزانی ئایا ئیشەکانی جێبەجێ کردووە یان نا. ئەمڕۆیەتە سەر خاڵی سێهەم ئەڵێ ئێوارەت لێ هات دەستکە بە محاسبە، واتە بەیانی مشارەتە ئەەکەی، بە ڕۆژەکە بە کامیلی مراقبە ئەەکەی کە دەرسانی پێشوو باسمان کردووە. لە کۆتایی ڕۆژە یا لە شەوە تۆ محاسبە دەستپی ئەەکەی لەگەڵ نەفسی خۆتە. مەقامی سێهەمە کە مەقامێکی زۆر تایبەتە، محاسبە بەعد العەمەل. دوای ئەوەی ئەم ئیشانەت کردووە ئەبێ محاسبەکەی، بزانی کامیان کەم تەرخەمی تیا بوو، کامیان تیا نەبوو. رب العالمين أفرميه يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد. هو أو كسانك إيمان دارا تقوى رب العالمين تنهبي وباهري كجل إيوة سير كابزانة شي كردوا بوسبي شي بيرشي خوي خستوا بوسبي. واتا أما دليلك لسر محاسبة بسير كابزانة شي كردوا بزانة كردوا شاكاني كامانا شنكن. ئیمام ئەفەرمێ مە ئیشارەتێکە بۆ ئینسان لە دوای ئەوەی کردەوەکانی جێبەجێ کرد پێویستە محاسبەی نەفسی خۆی کە بزانە چەنێ لەبەر خاتی خوا بوون و چۆن ئەو کردەوانەی جێبەجێ کردەوە و شەرتەکانی چەنێ بەجێهێناوە. ئیمامی عومەر ئەفەرمێ حاسبوا ئەنفوسەکم قبل ئەن تحاسبوا. پێش ئەوەی حساب و کتابتان لەگەڵ بکرێت لە ڕۆژی قیامەتە ئێوە خۆتان حساب و کتاب لەگەڵ خۆتانە بکەن و خۆتان هەوڵ بدەن محاسبەی خۆتان بکەن. حەسەنی بەسری ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ کەسی ئیماندار کەسێکی بەهێزە بەسەر نەفسی خۆیە، کەسێکە کە کاروباری نەفسی خۆی بەرەڵا نەکردووە، کۆنتڕۆڵی کردووە، قائیمە لەسەر نەفسی خۆی، قەوامە لەسەر نەفسی خۆی، بەهێزە. یحاسب نەفسەه، هەمیشە محاسبەی نەفسی خۆی ئەکە. کەسی ئیماندار هەندێک جار هەندێک شت دیێتە پێشەوە بۆی کە پێی خۆشە، حەزیش ئەکا بیکات لە گوناه و مەعاسی یان لە جۆری ڕیا و ئەوانە. ئەفەرمێ لەگەڵ نەفسی خۆیان قسە ئەکا، ئەڵێ وەڵڵاهی حەز ئەکەم ئەو شتە جێبەجێکەم، وەڵڵی ئەی نەفس تۆش زۆر حەز لێتی، بەس بەخوا ناهێڵم پێی بگەی، ناهێڵم بگەیتە ئەو مورادەی کە ئەتەوێ. ئەی نەفس ڕای ئەگرێ نەفسی خۆی، زاڵ ئەبێ بەسەر نەفسی خۆیان. خەڵکی ئیمانداران هەمویان شتێک بەستونیەتەوە، ئەویش بریتە لە قورئان. لە نێوان ئەمان و فەوتانە تەنها پەتی قورئان هەیە کە ڕایانگرێتەوە و ڕایان کێشێتەوە. ئیماندار بەخوا لە دنیای وەکو ئەسیر وایە، ئەسیرە نازانە چی بکە، هەموو ئەوەی کە ئەیکات و هەوڵ ئەدا ئەوێ ئەو گردنەی خۆی ئازاکە لە دنیا و دەستی کراوە بکە. ئەفەرمێ ئەزانێ چاک موسڵمان لەمە تێگەیشتووە کە ئەگاتە ڕەب العالەمین پرسیاری لەسەر بیستنی، بینینی، زمانی هەموو کردەوەکانی لێ ئەکرد، هەموو ئەو جەوارحانەی خوا پێ عەتا کردووی، ئەو لاشە جوانەی پێ عەتا کردووی، هەمووی محاسبەی لەسەرە. بۆیە پێش ئەوە هەوڵی خۆی ئەدا ئەلەم دنیای خۆی کە لە بچەکە خۆی ئەسیرکە، لە بەردەم قورئانە بە پەتی قورئانەوە دەست بگرێ هەتا ئەوکو ڕزگاری ئەبێ. هەموو عەبدێک لە عەبدەکان پێویستی بەوەیە کە لە ئەووەڵی ڕۆژەوە مشارەتەی لەگەڵ نەفسی خۆیان کردبێ و لە ئاخیری ڕۆژیشە یا شەو کە بەسەری هات محاسبەی لەسەر هەموو ئەوانە کردبێکەوە کردوێتی. طبعا ئیمامی غەزالی
ئەفەرمێ شەو ڕۆژ بە نیسبەت ئینسانی موسڵمانەوە دووشتن و دوو کاتن. ڕۆژ محاسبەی تایبەتی خۆی هەیە، شەویش محاسبەی تایبەتی خۆی هەیە. ڕۆژ مەرجی خۆی هەیە بۆ ئیشکردن، شەویش مەرجی خۆی هەیە بۆ ئیشکردن. هەر چۆن کەسێکەوە بازرگانی بکە کۆمەڵە شەریکی هەبێ، سەرە مانگان یا دوو مانگ جارێک یان هەفتان جاری وایە، هەموو هەفتەیەک جارێک، هەموو ڕۆژە جاری وایە محاسبە ئەکا ئێوارە بزانێ ئایا چی کراوە چی نەکراوە، کاسبەکەی چۆنە. ئێمە ئیمانداریش بە هەمان شێوە سەیرەکەم بزانین کاسبەکەمان چۆنە بە چ شێوازێک، بزانە چەندێک گوناهی کردووە، چەندێک مەعسیەی کردووە، چەندێک خۆی مەشغوڵ کردووە، چەندێک تاعاتەکانی کردووە، بە پلە محاسبەی خۆی ئەکا. یەکەم جا لەسەر فەرزەکان، دوای لەسەر سونەتەکان، اینجا لەسەر گوناهەکان، لەسەر مەکروهات، لەسەر مباحات، لەسەر هەموو شتێک لەو ڕۆژە کە کردوێتی لەسەر نەفسی خۆی ئەوەستێتەوە. یەکێ لە پیاو چاکە عاریفە گەورەکان ئەفەرمێ زۆر محاسبەی نەفسی خۆی ئەکرد. دوای 6 ساڵ ڕۆژێک هات پرسیاری لە خۆی کرد، وتی ئەرێ با ڕۆژەکان بژمێ بزانم چەندێ ژیانم بردووەتە سەر. سەیری کرد 121,500 ڕۆژ ئەم ژیانی بەسەر بردووە. ئەڵێ بیری لێ کردەوە، هاوارێکی لێ هەڵسا، وتیان چی بوو؟ فەرمووی ئەی هاوار، ئەگەر هەموو ڕۆژێ یەک دانە گوناهم کردوێ، یەک دانە، ئەوە 121,500 گوناه لەسەر کۆڵم ڕاوەساوە. خۆ ئەگەر دەم کردبێەوە زەربی دە ئەکرێ، خۆ ئەگەر سەتم کرد بێ زەربی 100 ئەکرێ. ئەفەرمێ بەهۆش خۆی چوو وەفاتی کرد کە بریتی بوو لە تەوبەی کوڕی سەمتە، مەشهورە قسەکە. ئەفەرمێ کەسی ئیماندار زۆرێک لە گوناهەکانی هەن ئەحساه الله وەنەسوو، بەخوا خۆی جاری وایە لە بیریان ئەکا، بەڵام خوا لەسەری ژماردووە، هەمووی نووسراوە. پێش ئەوەی بگەیتە ئەو ڕۆژەی کتابێکت بدرێتێ لا یغادر صغیرة ولا كبيرة إلا أحصاها، هەمووی کۆکراوەتەوە لەسەر تۆ ژمێراوە. ئەبێ لێرە محاسبەی نەفسی خۆت کەی، خۆت ڕاگری لە بەرامبەر ئەو هەجمەی گوناهە کە هێرشێنێ بۆ تۆ تەقلیلی گوناهەکانت کردبێ، وردە وردە زاڵ بووی بەسەریانە. ئایا ئەولیای خوا هیچ کامێکیان هەیە بەبێ ئەوەی شەرتیان لەسەر خۆیان دانابێ و بەبێ ئەوەی محاسبەی خۆیان کردێ بوو نەوەلی؟ قەت هیچ کەسێکیان نەبوو، ئللا هەمویان بەو محاسبە پێگەیشتون و گەورە بوون و تێگەیشتون. لە پەنای ئەم محاسبە کارێکی زۆر گرنگ هەیە. ئەوە ئێمە بەیانیمان کردەوە شەرتمان لەسەر نەفسی خۆمان دانا، دواتر هەتا ئێوارش مراقەبەمان ئەکرد بزانین کردەوەکانمان کردووە چاکانیان نەمان کردووە، خەممان بوو ئەو شەرتانەی کە ئەو وعدانەی کە بە خۆمان داوە جێبەجێمان نەکردبێ. شەو محاسبەی خۆمان کرد، سیرەکەین تەقسیریمان زۆرە، کەم و کوڕیمان زۆرە. چی بکەین بۆی ئەو تەقسیرە نەبێ؟ مەقامێکی تر دەست پێ ئەکا، مەقامی معاقبە، ئەبێ عقوبەی خۆت بدە، عقوبەی نەفس. ئەمە یەکێکە لە سنەتە فەرامۆشەکان، یەکێکە لە مەقامە زۆر بەرزە فەرامۆشەکان کە ئینسان عقوبەی خۆی بدە لەسەر ئەو کردەوە خراپانی کە جێبەجێیەک. ئەفەرمێ هەر کەسێک کە موریدی حەقیقەتە، ئەگەر محاسبەی نەفسی خۆی کرد و زانی تەقسیری هەیە، ئللا ئەبێت لەگەڵ ئەو مەعاسیانەی کەەوە ئێهمالی کردو و کردوویەتی، یان هەندێک لەو گوناهانەی کە خەریکە ڕەگدا ئەکێشن لەناو دڵ و دەرونیە، هەندێکیان بە زەحمت لە ئەچن، پێویستی بە عقوبەی قورسە، هەندێکیان سەهل عقوبەی ئاسان لایەن ئەبا. پێویستە بەوەی چۆن مناڵێک ئەگریتەوە، بیرکەنەوە مناڵێک جاری وە هەیە ئەگریتەوە لە شیر، ماڵێک هەر هەمویان مەشغوڵە بن بەو مناڵەوە هێشتا پێیان چارەسەر ناکرێت، چونکە ناڕەحەت ئەبێ مناڵەکە، و ئەزانێ مەستەری ڕزقی نەماوە، عەیشی نەماوە. دەیوەرە هەر یەکێک لە ئێمە بیرکاتەوە کاتێکە لە گوناهێک خۆت ئەگریتەوە بەخۆوەکو ئەو مناڵە ئەوهە، دڵت ئەشنێ، هاوارەکە، ئەگریێ، پەلاماری گوناهەکە ئەداتەوە، جاری دووەم ئەچێتەوە سەری ئەیێنیتەوە، سێهەم جار چوارەم جار ڕائەکێشتەوە، پێی کەمەکەیتەوە، وردە وردە ئەنواع جۆر عقوبە، تەعزیب، هەوڵدان، ئینجا ئەتوانی لە شیرەکەی ببڕیتەوە، ئەمیش ئەتوانی لە گوناهەکە ببڕیتەوە. هەندێک جار ئەگەر بینی بێتە سێرەکەی جوچکەیەک یێتەوە بۆ لای دایکەکەی، دایکەی لێ ئەدا بەدەن و دەری ئەکە، پێویستی بەوەی عقوبەی بدا بۆی لەو کارەی دوور خاتەوە. ئێمەش بە هەمان شێواز بۆی شوێن دایکی نەکەوێت، بۆی شوێن گوناه نەکەوێن، هەندێک جار پێویستە ئەم نەفسە عقوبە بدرێت، معاقبە بکرێت. دوای ئەوەی محاسبەیەکی وردت کردووە، پێویستە بە جوانی و بە چاکی معاقبەی بکەی هەتاوەکو دابمەزرێت. ڕوایەت کراوە لە
عمەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ کە مەشهورە قسەکە بوستانێکی هەبوو مەشغوڵی بوستان و باخەکەی بوو نوێژی عەسری لەدەست دەرچوو جەماعەتەکەی هاتەوە فەرمووی ئەوە تا هەر هەمووی ئەبەخشم لە پێناوی خوایە بۆ فەقیر و هەژار تەنها لە پێناوی جەماعەتێکە سەری ئەم عقوبەیە ئیمامی عومەرێکێکە لە کەسە زاهیدەکان تەسەوەر کە ئینسان کە لە حیاتی ئەوەستێ شەرم ئەکە نوێژێکی جەماعەتی فەوتاوە ئەم عقوبە قورسە لەسەر خۆی دائەنێ حاجەشی بەوەیە ئەوە نییە زۆری هەبێ و گوێ لێ نەبێ پێویستی پێنەوە نە پێویستی پێیەتی ئەفەرمێ لە هەندێک ڕوایەتە مەشغوڵ بوو کە جارێکیان نوێژی جەماعەتی ئێوارەی فەوتا دوو ئەستێرە لە ئاسمان هاتنە دەرەوە اینجا نوێژی ئێوارەی کرد ئەفەرمێ فەرمووی دوو عەبد لە عەبدەکان ئازادکەن لە بەرەوەی دوو ئەستێرە دەرکەوت اینجا نوێژی ئێوارەم کرد سەری ئەم عقوبە کرد لە بەرامبەر ئەوە عقوبە بە خێرێکی تر بە سەدەقەیەکی تر بە چاکەیەکی تر تەمیمی داری لێ ئەگەڕنەوە شەوێک خەوت و خەبەری نەبوو بۆ شەو نوێژەکەی قەراری دا ئیتر نابێ شەوان بخەوێ عقوبەی نەفسی خۆیدا 1 ساڵ نەیهێشت بخەوێ هیچ شەوێک نەفسی بۆی فێر بە جارێکی تر ئەوە نەکە ئەفەرمە جارێک حەسانی کوڕی سینان چوو بەلای غورفەیەکە لەو ڕێگای ئەوە نەبوو مدەتێک بوو غائب بوو کتوپڕ ڕۆژ بۆ ڕێگای ماڵی کەسێکی بینی شوێنێکی بینی دروست کرا بوو وتی ئەمە لە کێوە دروست کراوە لەسەر ئەم کەلیمەیە بەس ئەمە لە کێوە دروست کراوە چ وەختی ئەمەیان دروست کرد من ئاگام لێ نەبوو ئەڵێ دوایی هاتەوە سەر کۆنەی خۆی کرد عقوبەی خۆی ئەدا باشە تۆ چۆن حەقەچێ بەسەر شتی خەڵکەوە بۆچی پرسیارت کرد نەفسە حەسادەتی هەیە حەزەکەی بزانی کاری خەڵک چییە بۆ لە شەئنی خەڵکا بەشداری ئەەکەی من حسن ئیسلامی مەڕی تەرکه ما لا یعنی ئەفەرمێ محاسبەی خۆی زۆر کرد بڕیاریدا 1 ساڵ بەڕۆژوو بێت لە پێناوی ئەو وشەیە ئەو کەلیمەیە تۆ ئەم پیاوانە پیاوی زۆر گەورن یعنی لە ئاستێکی زۆر باڵایە سبحان الله کە ئینسان ئەچێتە خزمەتیان بەخوا شەرمدا ئەگرێ ئەمانە چۆن عقوبەیەکی خۆیان داوە ئەفەرمێ هەر شتێک لەوانە کە دروستە ئینسان بیکاتە عقوبە لە نەفسی خۆیە لە شتە حەڵاڵ و مباحەکان دروستە عقوبەی نەفسی خۆی بدا بەڵام ئەبێ ئاگامان لە خاڵە بێ ئێمە لەگەڵ یەهود و نەسارایە نابێت تێکەڵ بین عقوبەی نەفسی خۆمان بەشتانە بدەن کە خوا حرامی کردووە لەسەرمان هەر شتێک کە حرامە لەسەر ئینسان عقوبەی پێ نادرێ ئەفەرمێ کەسێک لە بەنو ئیسرائیل دەستی خستە سەرڕانی ئافرەتێک ئەڵێ دواتر دەستی خۆی خستە ناو ئاگرەوە حتا دەستی سووتان تاوکو تووشی شەلەلی کردەسی یەکێکی تر قاچی خۆی خستە ناو ماڵێکەوە ئەڵێ ئەو قاچەی نەگەڕایەوە وتی نایگەڕمەوە تازە مادام چۆتە ناو عیسیانەوە ویستی خراپە بکە هەنگاوێکی نا هەتاوکو قاچەکەی ڕەزا لە ئیش کەوت هەندێکی تر ئەفەرمێ سەیری ئافرەتێکی کرد و چاوی خۆی هەڵکۆڵا هەندێکی تر ئەمە هەر هەمووی ئەفەرمێ لە شەریعەتی ئێمە حرامە لە شەریعەتانی خۆیانە ئەوانە حەڵاڵ بووە بۆیە یەکێک لە نعمەتەکانی ئیسلام ئەو تەسهیلە گەورەیە کە لە ئیسلامە ئێمە وەرمان گرتووە ینی فەزڵێکی زۆر گەورەمان لەسەرە لە شەریعەتی عیسا عەلەیهی السەلام لە هەندێک ڕیوایەتی بەنو ئیسرائیلیا هاتووە ئەڵێ ئەگەر نەزەڕێکت کرد چاوی خۆت کوێر کە هەتاوەکو خوا لێت خۆش بێ ئەلحەمدولillah لای ئێمە ئیستیغفارێ بکە بگەڕێەوە لای خوا ئاوی دەستنوێژ دینی محەممەد صلی الله عليه و آله وسلم دینێکی زۆر متەساهل دەرگای خێری زۆر بۆ کردنەوە نەفەحاتی ڕەحمەتی خوا زۆر زۆرن لەکوێ بگەڕێنەوە لای خوا تەوبە بکەین دەرگاکانمان زۆر بۆ واڵایە والله جاری وا ئینسان گوناهێک ئەکا لەوەچێ بەشی سەر زەوی هەمووی بکە کەچی بە ئیستیغفارێک جاری وای بە زەردەخەنەیەک جاری وای بە دەستهێنان بەسەر هەتیوێک جاری وای بە حورمەتی میوانێک جاری وای بە سەردانی دایک و باوکێک جاری وای بە سەردانی نەخۆشێک خوای گەورە لەو گوناهە عەظیم و گەورەی ئەبووری بۆیە ئینسانی ئیماندار مەئیوس نابێ بەڵام عقوبەی نەفسی خۆشی ئەدا لەسەر هەر گوناهێک کە پێیا تێئەپەڕ ئەبێ ڕایگرێ ئەگەر تەوبەی کرد تەوبەیەکی باش و نەگەڕاوە عقوبەی مەدە نەفست دیارە عەقڵ بوو ئەگەر زانیت ناگەڕێتەوە هەر بەردەوام ئەبێ هەر گوناهە ئەکە عقوبەی بدە بۆیە بۆ کەسانە ئەڵێن یا بە خۆمان ئەڵێن کە گوناه دووبارە ئەکەینەوە ئەڵێن بە نەفسی خۆمان هەر کەسەمان هۆ نەفسەکەم کاتێکەوە گوناهەکانت دووبارە کردەوە سێبارە کردەوە دەبارە کردەوە پێ و چارەسەر نەکرا عقوبەی نەفسی خۆت بدە ڕایگرە نەفست لە بەرامبەر تاعاتی قورسترە هەتاوەکو وازێ
بزانە چی پێ ناخۆشە. طبعا نفسی ئینسان هەندێشتی پێ خۆشە هەندێکی پێ ناخۆشە طبیعەتە. لەو ئەچێ کەسی وا هەبێ کێوی شنوێ پێ بگوازەوە ڕۆژە ڕۆژووی پێمەگر ئەوە نە بە ڕۆژی بەلاوە ناڕەحەتە عقوبەی بدە بە ڕۆژوو. کەسێکی تر هەیە ناوەڵا زۆر حەزی لەخەوە شەو نوێژی بەلاوە زۆر ناڕەحەتە عقوبەی بدە بە شەو نوێژ ئەو نەفسە. کەسێکی تر بەخشینی پێ ناڕەحەتە زۆر زەحمەتە بەلایەوە فلسی لێبێتەوە. کاتێک کە گوناهێکت کرد بە زۆر بڕیار بدە ببەخشە. جاری وایە کەسێک ئەگەر بڵێ بەخشین هیچ گوێ لێ نییە هەموو شتێک ئەبەخشی بەلایەوە ئاساییە. بۆیە زانایان هەمیشە لە بابەتی عقوباتە لەگەڵ ئومەرایە عقوباتیان گۆڕیە. ئەمیرێک کە زانی بێتیان دەوڵەمەندە بەلایەوە گرنگ نییە چەنێ ببەخشێ بۆی عقوبەی بدەن هاتوون شتی تریان پێ کردووە بەخشندەیان پێ نەکردووە چکە بەخشندەی بەنسبەتەوە ئاسانە بەشێکە لە حیاتی خۆی نە هاتوون شتێکی قورستریان پێ ڕۆژوویان پێگرتووە هاتوون کارێکی تریان پێ کردووە. بۆیە ئەگەر دیقەت بدەین ئەنبیا عەلەیهیمو السەڵات وەسەلام جۆرێک لەمەیان هەبوو. سولەیمان عەلەیهی السەلام ڕۆژێک لە ڕۆژەکان خەریکی ئەسپەکانی جیهاد بوو لە پێناوی خۆیە. طبعا ئەسب زۆر سێرە ئولفەتی لەگەڵ ئینسانە کە تێکەڵ ئەبی ئاگاد لە خۆت نامێن ئەڵێن هیچ شتێک وەکو ئەسب نییە پەیوەندیەکەی لەگەڵ ئینسانە. بۆیە خۆی گەورە لە قورئانە کە سوێنی پێ ئەخوا ئەفەرمێ فەئەثەرنە بهی نەقعا فەوەسەطنە بهی جەمعا. بۆ ئیمامی ڕازی ئەفەرمێ بۆ چی یعنی تۆ ئەم ئایەتە مەسەل سوێنەکان دوای هەقیچێ بەسەر ئینسانەوە ئین الئینسان لربه لەکەنود سوێن ئەخوا بەو ئەسپەیکەوە ناڵەکانی ئاگر ئەکەنەوە ئارەق ئەکاتەوە پڕخەیەت و اینجا ئەچێتە ناوەڕاستی دوژمنەوە و دوای ئەڵێ ئین الئینسان لربه لەکەنود. ئەڵێ ئەسب طبیعەتێکی زۆر سەیری هەیە. ئەڵێ لە کاتی جەنگە ئەم گەورەی پێ بڵێ خشپە مەکە خشپە ناکە با زۆر مانوو بێ و ئارەقەی کردبێ و هەناسەی سوار بوو بێ و ئەگەر پێ بڵێ فەوەسەطنە بهی جەمعا ئەمری پێ بکە ڕێک ئەچێتە ناوەڕاستی دوژمنەوە گوێ نادات ئەو بەس بە گوێی گەورەکەیەکە. ئەڵێ لێرە مشارەکەیەک هەیە ئەی ئینسان بەقەدەر ئەسپێکە لێ نایە کە ئەم ئەسپە لەو کاتی ناڕەحەتیە ئەگەر ئەمرێکی پێ بکات سەیدەکەی خۆی پێەکە ئەی تۆ ئەگەر ڕەب العالەمین ئەمرێکە پێ بکات چی ئین الئینسان لربه لەکەنود بەڵام خۆی گەورە ئەگەر ئەمر بە تۆ ئەکە مەلە جێڕە ئەکەی جێبەجێ ناکەی. بۆیە ئەسب پەیوەندی زۆر زۆر بە قووەتە لەگەڵ ئینسان. ئەفەرمێ سولەیمان عەلەیهی السەلام سبحان الله ئەو ڕۆژە خەریکی ئەسپەکان بوو حتا تەوارەت بالحجاب خۆر ئەوە بوو ذیکرەکانی نەخن بڕیاری چییە فەرمووی ڕدوها عەلەیە بیان گێڕنەوە ئەسپەکان گێڕنەوە. دەستی پێکرد بە چی بە عقوبەیەک کە عولەما ئیختیلافیان هەیە لەسەر شێوازی عقوبەکەی خۆی چی بوو. هەندێک ئەفەرمون هەموویانی سەر بڕی لە پێناوی خۆیان بەخشین نە ئیبن عەباس شتێکی زۆر گەورە ئەفەرمێ دەستی کرد مەسحەم بالسوق والأعناق خۆی خزمەتی هەموو ئەسپەکانی کرد هەموویانی پاک کردەوە و تەرتیب کرد بە خزمەتکاری نەکرد بە نەفسی خۆی کرد عقوبەی نەفسی خۆیدا هات عەبدایەتێکی قورستری پێ کرد کە خزمەتکاری ناو ئەسپەکانە و پاککردنەوە و خزمەتکردنیان. بۆیە ئەنبیا عەلەیهیمو السەڵات وەسەلام عقوبەی نەفسی خۆیان داوە لەسەر شتانێک کە لەو ئەچێ لە نەزەری ئێمە بە گوناهمان حساب نەکردبێ. ئەی ئێمە ومانان ئەنبیا با بڵێن ئەصحاب ڕەزا و ڕەحمەتی خوایان عقوبەیان داوە ئەولیا و صالحینی ئەم ئومەتە عقوبەی نەفسیان داوە. ئەی ئێمە لە ژیانمانە قەت ئەم عقوبەیەمان داوە قەت کە کارێکی خراپمان کردووە هاتوون عقوبەیەکی بدەین بڵێن نابێ ئەم کارە بکەیت و جەنگ لەگەڵ نەفسی خۆمانە بکەین. ئێمە ئیماندار زۆر پێویستمان بە ئەو معاقبەی نەفسمان هەیە هەتا ڕەب العالەمین دەرگای خێرمان لێ ئەکات. بەخوا ئەم گوناهە زۆرەی کە ئێمە هەمانە بە عقوبەی قورس نەبێ لا ناچێت لەسەرمان نەفسە ئەشنێ هاوارەکە بە پێی خۆی عقوبەی بدە هەتا وەکو لە سەرکێشەکەی ئەکەی. هەر یەکێک لە ئێمە بەخوا نەفسمان سەرکێشە پێویستی بە ئەنواع جۆری عقوبات هەیە تاوەکو ڕای ئەگریتەوە دروستی ئەکەیت. بۆیە هەر جۆرێک لە ئەو بابەتانەی کە لە شەریعەتە نەهی لێکراوە لە عقوبە نابێ ئینسان عقوبەی نەفسی خۆی پێ بدە. ئەفەرمێکێک لە پیاوچاکان هەبوو لەبەرەوەی لە جەنابەتە خۆشوردنی جەنابەتە تەخیر بوو بڕیاریدا بە جلەکانیەوە خۆی خستنەوە ئاوی ساردەوە و خۆشی وشک نەکردەوە جلەکانیشی نەگوشیار بە جلەکانەوە. طبعا ئایا ئەمە لە شەریعەتە دروستەیە دا دروست ئەڵێن نادروست. عقوبەیەکی نەفسی خۆت بدە بە عیبادەتێکی تر کۆی گشتی عقوبەت لەم کەلیمە کۆ ئەبێتەوە. بزانە نەفست چه عیبادەتێکی پێ قورسە ئەگەر هەڵەکانی
نەوەستان و زیادە ڕەوی کرد بەو عیبادەتە عقوبەی بدەهاتە وەکو ڕائوەست. خوای گیان داوا لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزێ بە ئیسمی عەظەمت دەرگای ڕەحمەتمان لێ بکەرەوە یا رب العالمین. خوای بمان گێڕە لەو عەبدانەی کە نفسی خۆیان ئەبین و هەڵەکانی خۆیان ئەبین و بەرەو چارەسەر مجاهدە ئەکەن یا رب العالمین. خوای داوا لێ ئەکەین لەم زەمەنی فتنە و فەسادا خوای تۆ خۆت کارەکان مەخرە و دەستی خۆمان تۆ خۆت پەروەردەمان کە تۆ خۆت دروستمان کە بمان کەرە کۆڵەکەیکی گەورە بۆ خزمەتی ئەم دینە یا ئەکرەم الئەکرەمین. یا ربی خوای داوا لێ ئەکەین گوناهێ لەمەوە پێش کردومان عەفومان کە گوناهێ لەمەوە دوا ئەیکەین و فریای تەوبە ناکەین عەفومان کە گوناهێ بە ئاشکرا کردومان عەفومان کە گوناهێ بە پەنهان ئەیکەین پەروەردگارە کەس ئاگای لێ نییە زاتی تۆ نەبێ خوای عەفومان کە خوای گوناهێ کە بە دڵمانە ئەگوزەری عەفومان کە یا ئەکرەم الئەکرەمین. خوای لە گوناهی دایک و باوکمان ببورە لە گوناهی برا و خوشەکانمان ببورە لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵمان ببورە لە گوناهی مامۆسا و قوتابیمان ببورە پەروەردگارە داوا لێ ئەکەین بە ڕەحمەت و کەڕەمی خۆت لە گوناهی خۆشەویستانمان ببورە. خوای لە گوناهی مردوەکانمان ببورە لە گوناهی مردووی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ببورە. یا ربی خوای داوا لێ ئەکەین تایبەت ئەو مردوانەی کە کەسیان نییە و بێکەسن کەس ئاوڕێن لێ ناداتەوە دوعایان بۆ ناکە خوای ئێمە لەم منبەرەوە دوعایان بۆ ئەکەین خوای لە گوناهی هەمویان ببورە. یا ربی خوای داوا لێ ئەکەین بە ڕەحمەت و کەڕەمی خۆت لە گوناهی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ببورە. یا ربی خوای بەخشندەی خۆت بەسەرمانە ببارێنە. خوای بمان گێڕە لەو عەبدانەی کەوا هەر کەلیمەیەکیان بیسکاری پێ ئەکەن یا ئەکرەم الئەکرەمین. خوای داوا لێ ئەکەین بە ڕەحمەت و کەڕەمی خۆت بە بەزەیی خۆت لەسەر دینداری قایممان کە یا رب العالمین ناخمان دامەزێنەوە پڕکە لە ئیمان یا ئەکرەم الئەکرەمین. یا ربی خوای تۆ خۆت ئەزانی حاجەمان زۆر زۆرە کاروبارەکانمان زۆرێکی پێویستمان بە تۆیە یا ئیلاهی. خوای تۆ خۆت ئەزانی کە زۆرێک لەو شتانەی کە لەو نعمەتانەی پێت داوین ئێمە چاومان لە نعمەتی گەورەترە یا ئیلاهی زۆرێک لەو نەقسانەی هەمانە چاومان لە پڕکردنەوەیەتی حیلەیەکیش بەدەستمانان نییە تەنها تۆ نەبی یا ئیلاهی داوات لێ ئەکەین ئەوەندە حەڵاڵمان بدەرێ محتاجی حرام نەبین یا رب العالمین. خوای لە هەموو شتێکە ئەوەندە حەڵاڵمان بدەرێ محتاجی حرام نەبین یا ئەکرەم الئەکرەمین. خوای پەنا ئەگرین بە تۆ لە حرام خوای پەنا ئەگرین بە تۆ لە حرام خوای پەنا ئەگرین بە تۆ لە حرام. یا ربی خوای داوات لێ ئەکەین سڵاوی ئەم مەجلیسی ئێمە بگەێنە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم یەک ناومان لە خزمەتیا بێنە یا ئەکرەم الئەکرەمین. خوای سڵاوی ئێمە بگەێنە أصحاب رسول الله صلى الله عليه وآله وسلم صلاوي أما بقينا يا إلهي بأولياء قوري أم أمتي يا رب العالمين. خواه داوا اللي أكين برحمتي خود بكرمي خود ببزي خود أم دعانا من لقبولك لبهشتا لسر سفري جوان وخواني ناس داري بيغمري خواه صلى الله عليه وآله وسلم كومان كروا آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. خوای گەورە لە گوناهی منیش ئێوەش ببوورێ خوا لەمان قبوڵ کە